ئەمڕۆ یەکی ئایرە ڕۆژی جیهانی کرێکارانە. هاوکات دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ پشووی فەرمی وەرگرتووە. لەم راپۆرتەدا لەگەڵمدا بن بۆ ئەوەی پێتان بڵێم ئەمڕۆ کرێکاران لە هەرێمی کوردستان بە چیەوە سەرقاڵن. عیماد قادری تەمەن 43 ساڵ ماوەی 20 ساڵە پیشەی کرێکاریە. لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵەکەی دابین دەکات. هەزاران کەس دەبینی وا کابرا عمری 70 سال عربان ڕادچی لاولێرێ ئیوێ لە ماردان خانەنشین بکرێ. ئەو باز لەوە دەکات لە کوردستان بەهۆی خراپی دۆخی دارایی ئەگەر ڕۆژێک کار هەبێت دەڕۆژ کاریان نییە. بۆیە دۆخی کرێکاران خراپە و بژێوی ژیانی ڕۆژانەشیان بە باشی دەست ناکەوێت. ئێمە ناتوانین ئێمە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان نەچینە ئیش ژیانمان ناسوڕێ گوزەرانمان ناسوڕێ. بەڵێ ئەوە کار بە مردی هەموو بەخۆ دەزانین ژیانەکە چەند بە زەحمەت بووە ناسوڕێ. ئەگەر ڕۆژێک ئەمە نەمارە بین وەزعەکە ناسوڕێ. لۆی ئەمە گەوچ دەوڵەتان بین حاق وایە ئەو حکوومەت پلانێکی هەبی بەرنامەی هەبی کابرا کە تەمەنی لەسەروی پەنجای ڕۆیشت تەقاعوتە چلۆ برتۆماجە عەقلەن 200,000 بداتێ ئەو ماروندارە پێ بەخێو بکات. عیماد لەبارەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە دەڵێت تەنها ناوەکەی ڕۆژی کرێکارانە واگەرنا لە کوردستان هیچ مافێک بە کرێکاران نەدراوە. کرێکارانیش باز لە سستی پیشەکانیان دەکەن و دەڵێن بەهۆی کرێکاری بیانیەوە کار و کەسابەتی کرێکاری ناوخۆ لاواز بووە. هەر ڕۆژەکە نەیبین ئەو ڕۆژی کرێکارانە دەی بەزدی ئەوڕۆژ لە کرێکاران داتەوە کرێکار بەخۆی عاق ئەگەر لە هەموو وڵاتە چی عاق مافقی بدێت ئەگە کابرا 30 سال تەمەی لە 50 ساڵی تێپەڕی عاقویە 200,000 معاشرە بۆ ببرتەوە وەکو ئەو دەوڵەتانە ماف و عاقمان بدەنێت چکە ئێستا هیچ ماف و عاقمان نییە هەتا تااقەتمان هەیە ئیش دەکەین بەڵام کاتێک کە تەمەمان لەسەرەوەی 50 ساڵی بوو ناتوانین ئیش بکەین کەسابەت بکەین. ئەمەگە بێت و ئەو ڕۆژەشی کرێکارانە ئیسراعەتە ئەگە بێت و خەڵکی سووری و ئیرانی و عەرەب نێنە ناو کوردستانی ما ئەمە ئیشکاری خۆمان بەش کۆمەڵەکە زیادە بێ ئیش نابین وەنیا کە بێ ئیش نەبووین ئەمە تاین ڕۆژیەوە ڕۆژی ئەو دیاریکەین ئەمەش وەکو مۆزەفەر لە خۆ بەرگە چخاوین بگەڕین برین ئەمە ناینە ئیشێ. بەپێی ئاماری سندیکای کرێکاران لە 4 مانگی ڕابردوودا 3 کرێکارجیانی لەدەستداوە و 11 کرێکاریش بریندار بوون. هۆکارەکەشی بۆ کەمتەرخەمی و نەبوونی سەلامەتی پیشەیی دەگەڕێتەوە. ئێمە لە ساڵی ڕابردوو بەداخەوە 6 کرێکارجیانی لەدەستداوە لە ساڵی 2022 و ژمارەیەکیش زامدار بوونە. ئەو ساڵ لە ئاماری ئەو 4 مانگەی ڕابردوو 11 کرێکار بریندار بووە 3 کرێکاریش گیانی لەدەستدایە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر کەمتەرخەمی و نەبوونی سەلامەتی پیشەیی. هەرچەندە یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران بوو بەڵام وەک کرێکاران خۆیان دەیڵێن ئەگەر ڕۆژێک کار نەکەن ناتوانن بژێوی ماڵ و منداڵیان دابین بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.